لەگەڵمان دەبێت ئەم کاتت باش کاک کەمال قسەی ئێوە چیە لەسەر کۆی ڕووداوەکان کە ڕوویاندا لە قەڵاتجێ و لە چەند ناوچەیەکی تریش؟ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو کاتەی ئێوە و بینەرانی بەڕێزشتان باش پەیامی ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ هەموو لایەک ئەوەیە کە هێمنی بپارێزن دوورکەونەوە لە گرژی و توندوتیژی و بە گیانێکی بەرپرسانەوە تەعامل لەگەر ئەم ڕووداوانە بکەن. داوا دەکەین لە هەموو لایەک کە لە کاتی داواکردنی داواڕەواکانی خۆیاندا بە شێوەیەکی ئاشتیانە و هێمنانە ئەو داواڕەوانەی خۆیان بگەینن بە بەرپرسان و بە شوێنی خۆی. لە ئێستادا جەنابەت وەزیری ئەوقافی لە پشکی بزوتنەوەی گۆڕان تۆمەت ئاراستەی بزوتنەوەی گۆڕان دەکرێت بۆی کە هاندانی هەبووە، ینی بەڕوونی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەڵێت دەبێت گۆڕان بە سیاسەتی خۆی دابچێتەوە. وەڵامی ئێوە چیە لەم بارەیەوە؟ من ئێستا لێرە هاتووم تەنها وەک وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی قسە بکەم، بۆیە ئەو بابەتە بۆ بزوتنەوەی گۆڕان بەجێ دێڵم، بەڵام بەگشتی هەموو لایەک دەبێ بەرپرسیارانە. بەڵام ئەو دۆخەی کە دروست بووە کاک کەمال ببوورە قسەکەت پێ دەبڕم، ئەو دڵڕاوکەیی کە دروست بووە تەنها ویستم وەڵامێکی ئێوە بزانم لەم بارەیەوە کە لێرە و لێمە وەڵامەکانمان هەمووی کۆ کردوتەوە. من وەک باسم کرد ئەگەر وەک کادیرێکی بزوتنەوەی گۆڕان قسە بکەم دەڵێ بە شێوەیەکی تر قسە بکەم، بەڵام دەمەوێت لێرە تەنها وەک وەزیری ئەوقاف قسە بکەم، بۆیە هەموو ئەو وەڵامانە بۆ بزوتنەوەی گۆڕان خۆی بەجێ دێڵم. زۆر باشە. داواکاری ئێوە لە هاوڵاتیان ئەوەیە کە بە هێمنی مامەڵە بکەن لەگەڵ دۆخەکەدا، بەڵام دەمێ بزانم پەیامی تۆ چییە بۆ لایەنە سیاسیەکان وەکو وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان؟ هەموو لایەنە سیاسیەکان تێکڕای کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستە لەم دۆخەدا بە بەرپرسیارانە مامەڵە بکەن و گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرن. داواکاریەکانی خەڵک داوای ڕەوان، چونکە ناکرێتۆ بە فەرامۆشکردنی داواکاریەکانی خەڵک وەک ئەوەی کە کەسێک نەخۆش بێ تۆ تەنها بە فەرامۆشکردنی نەخۆشیەکە چارەسەری نەخۆشیەکە ناگری. هەموو لایەک دەزانن و هەموو لایەکیش ئەو بابەتەیان بە ڕوون و ئاشکرایی و بە سەراحەت باس کردووە. هیچ کەسێک نکۆڵی لەوە نییە کەوا کێشە هەیە و خەڵک داوای ڕەوای هەیە. بۆیە داواکارم لە هەموو لایەنە سیاسیەکان لە ئاستی ئەو بەرپرسیارەتەدا بن کە وەڵامی ڕاست و دروستی خەڵکی ئەو خەڵکەیان پێبێ کە داواکاریان هەیە. بۆیە وەک باسم کرد دەبێ هەموو لایەک بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەکانیش چارەسەری بنەڕەتیان بۆ بینرێتەوە، نەک ئێستا بە هەندێک چارەسەری ئانی یان ئەوەی پێ دەڵێن بەنج لێدان بێت، چونکە ئەگەر ئێستا بەو شێوەیە چارەسەر بکرێت حتمما لە داهاتوێکی نزیکدا سەرهەڵداتەوە. بۆیە پێویستە چارەسەری ڕیشەیی بۆ کێشەکانی ئێستای کوردستان و بۆ داواکاریەکانی خەڵکی کوردستان بدۆزرێتەوە. لەسەر ڕووداوەکان ئەنجومەنی وەزیران ڕاگەندراوێکی بڵاو کردەوە، بەڵام دەمێ بزانم چ شتێکی نوێ هەیە کە ئەنجومەنی وەزیران ڕێکارێک بیگرێتە بەر بۆ ئەم دۆخە؟ شتێک هەیە لەو بوارەدا؟ ئێمە ڕاگەیاندراوەکەی ئەنجومەنی وەزیرانم خوێندەوە، بەڵێ ڕاگەیاندراوێکی باشە، بەڵام بۆ ئەوەی کەس ڕێکارێکی تر دەگرینە بەر هیچ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانمان نەکردووە تا بزانین بە چ شێوەیەک و چ ڕێکارێکی تر بگرین. هەموو ئەو ڕێکارانە بجێرە ئەو ڕووداوانە بەتایکە ئەو شێوە گرژەی لێکەوتێتەوە ئەمڕۆ بووە، نەخێر هێت شتێکمان لەم بابەتەوە پێ نەگەیشت. ئێوە داوا دەکەن کە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران بکرێت؟ بەڵێ زۆر زەرورە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی بەپەلە بکرێت بۆ قسەکردن لەسەر ئەم بارودۆخە و دۆزینەوەی ڕێگە چارەسەری گونجاو بۆ ئەو کێشانە و وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵکی کوردستان. بەڵێ لە شاری سلێمانی لە مزگەوتێکدا گرژی و ئاڵۆزی دروست بوو. کاک کەمال، پەیامی ئێوە چییە؟ من ئەو بابەتە پێشتریش باسم کردووە و ئەو باسم پێگەیشتووە، بۆیە لێرەوە لە ڕێی کەناڵەکەی ئێوەی بەڕێزەوە بە هەموو لایەکی ڕدەگەێنین مامۆستایانی ئاینی لە تاریخی کووردا ڕۆڵی باڵایان بینیوە لە
پتەوکردنی ئاشتی کۆمەڵایەتی و لە چارەسەرکردنی کێشەی خەڵک و لە پاراستنی یەکڕێزی خەڵکی کوردستان. بۆیە بە هیچ شێوەیەک نابێ میمەری مزگەوتەکان و مامۆستای ئاینی پێگەکەی خۆی بۆ ئەوە بەکاربێنێ کە کێشە و گیرروگرفت دروست بکرێ یان پێگە و میمەری مزگەوت لە بەرژەوەندی کەسولایانێک یان لە دژی کەسولایانێک بەکاربێنێ. بە پێچەوانەوە دەبێ مامۆستای ئاینی وەک ئەو ڕۆڵەی پێشتر بینیویەتی دەبێ ڕۆڵی پاراستنی یەکڕێزی خەڵکی کوردستان، پاراستنی ئاشتەوایی بنیادنانی ئاشتەوایی کۆمەڵایەتی ببینێتن و بە شێوەیەک خەڵک ئاراستە بکە کە لە کاتی داواکردنی داواڕەوەکانیان ڕێگای مەدەنی شەرعی قانونی بگرنە بەر دوورکەونەوە لە هەموو دوتون دو توژیەک کە گرژی و خوانەخواستە ئەو کارەساتانی لێ دەکەوێتەوە کە ئەمڕۆکەواتە تا چەند لە مزگەوتەکاندا کا کەمال ینی ئاراستەکردن هەبووە بۆ خۆپشاندان. من بەگشتی دەتوانم ئەو شایەدیە بدەم کە زۆربەی هەرە زۆری مزگەوتەکانی کوردستان و مامۆستایانی بەڕێزی ئاینی ڕۆڵێکی یەکجار باشیان بینیوە لە پاراستنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و لە پاراستنی یەکڕێزی خەڵکی کوردستان. بۆیە ئەگەر لێرە و لەوێ شتێکە بێتن خلافی سیاسەتی وەزارەتی ئەوقاف و پێچەوانە بێ لەگەر ئەرچی سەرەکی مامۆستای ئاینی ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین، حتمما ڕێنادەین میمبەرەکان بۆ هیچ مەبەستێکی غەیری ئەو مەبەستی کە هەیەتی بەکاربێت. بەڵێ دواپەیامی تۆ چییە وەکو وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کا کەمال؟ من پەیامم بۆ هەموو لایەک لایەنە سیاسیەکان خەڵکی کوردستان ئەوەیە کە ئەم دۆخەی ئێمە پێدا تێپەڕدەبین دۆخێکی هەستیارە، هەموو لایەک دەبێ بەبەر پرسیارانە مامەڵە بکەن. لایەنە سیاسیەکان نابێ بە هیچ شێوەیەک داواکانی خەڵکی کوردستان فەرامۆش بکەن، دەبێ بە زوویی بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی و وەڵامدانەوەی داواڕەوەکانی خەڵکی کوردستان. و پەیامیشم بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە داوایەکانیان هەرچەندە ڕەوایە بەڵام نابێ بە هیچ شێوەیەک بە ڕێگای ناشەرعی ڕێگایەک بگرنە بەر کە تونند و تیژی دەبکەوێتەوە و زەرەر بە دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگایەکانی هیچ هێز و لایەنێک بگەێنێت.